لە هەوڵێکدا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە گەورەی لە کەرتی تەندروستیدا دروست بوو وەک وەڵامێک بۆ قەیرانی کەمبوونی دەرمان ئەمڕۆ لە کەرکووک زەنگی دەستپێکردنی هەڵمەتێکی مرۆیی لێدرا بە چاودێری ڕاستەوخۆی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک. هاوپەیمانیەک لە نێوان ڕێکخراوی کەرکووک بۆ هەمووان بەڕێوەبەرایەتی تەندروستی وەقفی ستونی پێکێنرا بۆ بەدەنگەوەچوونی توشبوانی نەخۆشانی شێرپەنجە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕێکخرانی کەمپەینەکە داوایان لە وجدانی زیندوی هاوڵاتیان و سەرمایەداران کرد لە ڕۆژانی 8 تاوەکو و 10 مانگە ڕوو لە سنتەری شێرپەنجە بکەن و بەشداری لە دابینکردنی دەرمان و پێداویستیە پزیشکیەکانە بکەن. ئەم هەنگاوە ئاماژەیە کە بۆ هەوڵی ئیدارەی شارەکە بۆ دۆزینەوەی چارەسەری بەپەلە لە ڕێگەی هاوکاریکردنی کۆمەڵایەتیەوە. داوامان کردووە لە هاوڵاتیانی خۆشەویستی ئەم شارە بە تایبەتی ئەوانەی خاوەن سەرمایەدارن، ئەوانەی شەریکاتی تایبەتیان هەیە، ئەوانەی دەسڕۆن. ئەم سنتەرەکە نەخۆشەکانی هەمووی خەڵکی کەم دەرامەتن ئەگەر ئیمکانیەتیان هەبووە ڕەنگە بچوان بە وڵاتەکانی تورکیا، وڵاتانی فەڕەنسا، ئەڵمانیا یاخود لە سلێمانی هەولێر عیلاج بکەن. ئێستاکە لە ئەو سنتەرن کە لە شۆرجەیە دامەزراوە کاک ڕەمەزان و هەندێک خێرخوازی تریش ئەو سنتەریان دروست کردووە بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووک. ئێمە ئەمڕۆ داواتان لێکەین، داوا لە ئەو کەساناکەین ئەتوانن لە ڕۆژانی 8 و 9 و 10 ئەم مانگەی کە تیاین هیوادارین بەردەوام من لەگەڵمانایە لەو سێ ڕۆژەیە حملەکە بەردەوامە بێ لە سنتەری شێرپەنجەی کەرکووک. هیوادارین ئەو لایحانەی بۆیان نەرین لەگەڵ داوەتنامەکانە جۆری دەرمانەکانی تایە کە سێ دکتۆر سەرپەرشتیان کردو بە ئاگاداری فەرمانگەی تەندروستی کەرکووک. پارەی هیچ کەسێ وەرناگرین، ئەوەی حەزەکات خزمەت بکە ئەتوانێت ئەو دەرمانانە لە مەسخەرەکانی کەرکووک لە هەر شوێنەکە بکرێ و ئەو دەرمانانە ڕەزامەندی ئەو لیژنەی لەسەرا و دوورە لە ئەکسپایریشەوە.